لەگەڵەوەی هەڵبژاردن لە کەرکووک دوای ماوەیەکی زۆر ئەنجام درا و دەریش کەوت لەگەڵ ئەو هەموو تەعریب و فرت و فێڵ و بەشیعەکردنە کورد هەر زۆری نەبوو، بەڵام تا ئێستا ناهێڵن ئەنجومەن کۆ ببێتەوە و پارێزگارێکی کەرکووک بۆ کورد بۆ کەرکووک دابڕێ. هۆکاری ئەمە چییە؟ بۆچی ناهێڵن؟ دۆخی کەرکووک بەکوێ دەگا؟ مانە کۆمەڵی بابەتن ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لە باوەڕەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دژوار فایق نوێنەری حکوومەتی هەرێم لە لێژنەی مادەی 140. کاک دژوار زۆر بەخێر بن و زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. باتخوا لە هەواڵەکەەوە دەست پێم دەڵێ کلیلی ژووری ئەنجومەنی پارێزگای کەرکووکیان گۆڕیوە. چێ گۆڕیوێت؟ باشە بە ئەوانەی کە دەریش چوون بۆ ئەنجومەن با دەرگاکە چییە بیشکێن و ئەوانیش کلیلێکی کەی تێکەن، ینی چۆ گەڕێ؟ ئەمە شتێکی ئەمە نەقورسە. ئێوارە باش سەرچاو سپاس بۆ دەرفەتا سڵاو و ڕێز بۆ بینرانی خۆشەویست. سەرچاو عێراق بۆتە وڵاتی مفاجات و عجایب بەداخەوە لە وڵاتی حەزارات بەو ڕۆژە گەیشتووە. ئەمەتان لا سیر نەبێت 2005 ئەو سەرۆکوەزیرانەی کە کابینەی پێکێنە بە قەڵەمێکی سوور خەتێکی لەسەر فیدراالیدا بوو کە فیدراالی ناسنامی دەوڵەتی عێراقی لە دەستور هاتووە، بۆیە ئەو شتانە ڕوو ئەدەن. ئەمە ئەومان پێ نیشانەدا سەر ڕای تەعریب لە کە بە تایبەتی لە 63 لە دوای 50 دەستی پێکردووە هێشتا کورد زۆری نییە. ئەمە قسەی من نییە، ئەمە هەڵبژاردنەکانە کە لە عێراقە کرێ هی پارێزگاوی پەرلەمانی عێراقی کورد زۆری نییە، بۆیە خەڵکێکی دەستڕۆیشتوو هەیە لە بەغدا ئەوەی ئەم پارێزگارە بە وکالەتی هێناوە پێش 7 ساڵ لە کەرکووک دایناوە، ئەوێ ئەم وەزعە درێژە بکێشێ نەبادە پارێزگارێکی کوردی کەرکووکی بێت و جڵەوی دەسەڵات بگرێتەوە دەست خزمەتی هەموو پێکاتەکان بکات کە زۆرینەشان کووردە. بۆیە ئەم شتانە ڕووی داوە ڕۆژ ئەدا هۆیەکەشی دەستێوەردانی دەرەکیە، هۆیەکەشی ئەو عەقلێتە مەرکەزیەتە دیکتاتۆریە شۆفینەیە کە بەداخەوە زۆربەی ئەوەی لە بەغداهان لەژێر ئەو کاریگەریان. زۆر باشە کەواتە کاک دژوارەوەی ئێوەش ئاماژەتان پێدا، یعنی ئێستا فێڵێک تەڵەکە بازیەک بە کورد و کرمانجی با بەڕاشکاوانە بێڵێن لە کورد دەکرێت لەلایەن دەسەڵاتدارانی عێراقەوە دەیانەوێ درێژە بە حکومڕانی ئەم پارێزگارە سەپێنراوە شۆڤینیە بدەن بۆ ئەوەی تەعریب بەردەوام بێ، تەشیع بەردەوام بێ، وانە؟ بەڵێ ئەم قسەی ڕاستە لەبەرەوەی گەیمە سەیری ئەو 6 ساڵ زیاتری حکمی ئەم پارێزگارە بە وکالەتە بکەین. یەکەم خۆی دۆسەی گەندەڵی زۆر لەسەرە فاوڵاتی زۆری کردووە، بەڵام لە بەغدا و لاین هەندێک کەس لەو بابەتانی کە من وتم پیشتیوانی لێکرێ یانەوەی ئەمە درێژە بکێشن بۆ تەشیعی جەنابەت باس کرد بۆ تعریبی نوێ بۆ بێبەشکردنی خەڵکە ڕەسەنەکەی کەرکووک لە تورکمانەکان لە کلد و ئاشوورەکان لە عەرەبی ڕەسەنی کەرکووک. کەرکووک شاری برایەتی و پێکەوە ژیانە، کەرکووک شارێکی هاوبەشە بۆ هەموو پێکهاتانەی ناوێن لە تۆماری 57 هەیە کوردنە عەرەبن تورکمان کلد و ئاشورین بران. بەس ئەم هەوڵانە لە پێناو بەرژەوەندی هەندێک کەسە لە بەغدا، لە پێناو بەرژەوەندی هەندێک کەسە لە کەرکووک بڕواب کە لە پێناو بەرژەوەندی برا عەرەبەکانیش نییە، ئەمە زیانە گەیەنێ بەو پێکەوە ژیانی کە بە درێژایی مێژوو لە نێوان ئەو پێکاتانە هەیە. زۆر باشە کاک دژوار، با ئێوە نوێنەری هەرێمن لە مادەی 140 دێمە سەر مادەی 140. مادەی 140 ئەگەر چی بە ناڕەوا بەو ناوچانە دەوترێت کێشە لەسەر، با لەوەی گەڕین کە شوێنێک لە ڕووی یاساییەوە قسە دەکەم کێشەی لەسەر بێ لە بینی دوو کەس لە بینی دوو لایەن، یان دەبێ هەردووچان لەو شوێنە بن یان نابێ هیچیان لێ بن. بەڵام ئەوەی ئێستا لە کەرکووکە گوزەرێ لەلایەن حەشدی شیعی و سوپای عێراقەوە داگیر کراوە، کەواتە ئەمە کێشە لەسەر نییە، ئەمە داگیر کراو نییە. من زۆر جاوتومە بەداخەوە ئەمە داگیر کراوە و مشکلەکەش لە کەرکووک کێشەی کەرکووک و کێشەی هەموو سنووری مادەی 140 عێراق بەگشتی پرۆسەی سیاسی عێراقی چییە؟ لە عەقلیەتی حاکمە لە عێراق ئەوەی کە حکمی عێراقەکە لەژێر کاریگەری یەکەم دەستێوەردانی دەرەکیە دوای ئەو عەقلە شۆفینی و مەرکەزی دیکتاتۆریە هەنێکیان بڕوایان بەوە نیە کە کەرکووک کوردستانیە کورد زۆرینەیە، هەنێکیان لە من و تۆ باشتر ئەزانن، بەڵام ئەیانەوەی ئەو وەزعە بگۆڕن بۆیە ئەم کارانە ئاکەن. ئێمە کاڵین کەرکووک کوردستانیە، جەنابی سەرۆک بارزانە کەرکووک شارێکی عێراقی بە ناسنامی کوردستانی. کەرکووک کوردستانی مە قسەی ئێمە نییە، بەڵگەی عوسمانلی هەیە، بریتانی هەیە، فەڕەنسی هەیە، رووسی هەیە، ئەڵمانی هەیە، ئەوروپی هەیە، ڕۆژهەڵات ناسەکان ئەوانەی کە یادەوەریان نووسیوە هەمویان باسی ئەوا کرد. من باسی ئەمانە ئەدەمە لاوە. یەک دوو نقطە زۆر گرنگ هەیە کە ئەم شارە کوردستانی بە هەموو خەڵکی بیزانی. یەک ئەوەیە سیر بکە لە دروستبوونی دەوڵەتی عێراقی و تا ساڵی 58
ژمارە ئەو کەسانی لە کەرکووک ئەندام پەرلەمان لە بەغدا لە 1970 کوردە واتە ئەم شارە کوردی بۆیە وایە ئەگەر سەری ئەم پێش شەش هەڵبژاردنەی پێشوش بکەیت ئەویش دەرەکەوێت کە کورد زۆرینەیە لەوێ بەڵام ئەوان لەژێر کاریگەری ئەو بیرە خەڵکانێکیان دۆزیێتەوە بۆ بەرژەوەندی ئەوان لە ناوچەکە بۆ بەرژەوەندی ئەو توندڕەوانەی بەغدا ئەم کارە ناکەن کامەش قابلی قبول نییە ئەبێ کورد بەرامبەر بەما بۆ خۆی لەسەر تووتەوە ئیش بکە یەک ناوخۆی کورد دواز لە حیزباتی تون بێنێ کورد بۆ خۆی ڕێک بکەوێت لەسەر بەرنامەیەکی جوان چۆن ئیداری ئەو شارە بکە کێ بێنێ بیکە پێشنیاری کە هەموو لایەنە کوردستانەکان لەسەری ڕازی بن دووش دڵنیایی بدا بە برا عەرەب و تورکمان و کلد و ئاشوورەکان کە ئێمەم کەسەمان هەیە ئەکادیمیە بێلایەنە بەتوانێت ڕابردووی باشە خەڵک کەرکووکە ئەتوانێت خزمەت بکە وەرن با ڕێک بکەوین کەرکووکیەکان بە هەموو پێکاتەکان و ئەبێ ڕێک بکەون چونکە ئەوان خۆیان لە خەڵک زیاتر بەژەوەندی خۆیان ئەزانی هیوادارم وا بکەن کاک دژوار درۆیەکی زۆر زلەکرێ لە عێراق بە بەردەوام ئەڵێن کەرکووک عێراقێکی پچکۆلێ جا ئەگەر ئەمە دۆخی کەرکووک بێ بەم ماڵوێرانەی کە ئێستا هەیە کەواتە عێراق هەر دەوڵەت نییە وەڵ ماڵوێرانێکی تەواوە لە عێراق ئەم درۆیە بۆکەن اینجا ئەوە شتێکی خراپە کە بڵێ کەرکووک عێراقی بچووکە ئەبێ بڵێ کەرکووک ئەیکەنە شاری پێکەوە ژیان وەکو سلێمانی و هەولێر و دهۆک وەکو ساڵانی ژیانی ئەو خەڵکە ئەو پێکهاتانە لە پێش 58 چۆن ئەژیان من بۆ خۆم خەڵکی کەرکووکم ڕەنگە ئێستاش پرسیار بکەم برادری تورکمانم لە کورد و عەرەب زیاتر بێ سوالێکی زۆر گرنگە من حەزەکەم ئێمە بیکەین لە خەڵک باش ئێوە بۆ ڕازین پارێزگاری کەرکووک کورد بێ و بەرامبەر بەوەش ئێوەش لە ئێمە پرسیارەکەم بۆچی ئێمە داواکەین پارێزگاری کەرکووک کورد بێ ئێمە داواکەن لەبەرەوەی کەرکووک کوردستانی زۆربەی کووردە ئێمە داواکەن لەبەرەوەی مەترسی گۆڕین دیموگرافیا لە کەرکووکەیە ئێمە داواکەن لەبەرەوەی بە درێژایی مێژوو پێش 2003 وەلای دوای 2003 بە تایبەتی دوای 2017 گۆڕین دیموگرافیا هەیە هەر بۆ ئاگاداری جەنابتەن و بینەرانیش کەرکووک کاتی خۆی بڕیار نەبوو بخرێت سەر دەوڵەتی عێراقیەوە حاکمی مەلیکی عێراق داوای لە بەریتانیا عوزمە کردەوە ویلایەتی مووسڵ کەرکووک بخەنە سەر عێراق ئەوان وتیان ئێمە دەوڵەتێکمان بۆ دروست کردووە سنوورەکەی حەمرینە ئەم دی و حەمرین کوردستان و زۆرینەی کووردە دوای مەلیک داوای لە بەریتانیا کەوتێتی ئەو وڵاتی بۆ من دروست کە زۆرینەی شیعەیە ئەمێ پارسنگە دروستکەی کوردەکان سونەن بخەنە سەر عێراق ئەوان ئەزانێ سەر چ ئەساسی خستیان سەر عێراق نۆنەری بریتانیا لە عوسبەت الئومەم ئەو کاتێکە لە جێی وێنی ئێستا بوو وتی بەمەرجێک ئەدرێ بە عێراق دەستکاری دیمۆگرافیای کەرکووک نەکرێ ئەوەی جەنابەت باس کرد بەڵێ پیلان هەیە بۆ گۆڕین ئەو دیمۆگرافیایە بۆ تەعریب بۆی ئەو ئەنجومەنە پێکنەیە چکە کورد زۆرین لەو ئەنجومەنە ڕەنگە ڕێگری لە زۆر شت بکە کە لە وەزارەتەکانی بەغدا لە کەرکووک ئەکرێ کە لە خەڵکێکی تونڕە لە کەرکووک ئەکرێ زۆر باشە ئەگەر چی پرسیار زۆر یەک پرسیاری تر ماوە بە زۆر بە کورتی وەڵام دەیت و من سوپاست دەکەم یعنی باواز لە کەرکووک بێنین کورد لە زۆر شوێن هەیە لە بەغدا هەیە لە کووت هەیە لە زۆر شوێن هەیە لە بەغدا کورد دەتوانێت داوای پارێزگاری بەغا بکە یەکسەر عەرەب بڵێن کاکە ئێمە زۆری نین ئەی باشە بۆ لە کەرکووک نایڵن کورد بێ بە پارێزگار کورد لە مووسڵ زۆرە لە بەغدا زۆرە لە دیالە زۆرە لە سلاحەدین هەیە ئەگەر داوا بکەن لە عەرەب زۆرینەیە برایانی بەڕێز عێراقی خۆشەویستەکان لە 15 پارێزگای عێراق کەرکووک هەیە زۆرینەی کوردە لە شارەکان ترشەیە باش هەر بۆ مەبدەی خۆتان ئێمەش لەوێ زۆرینە لێمان گەڕن با ئێمە ئەو پارێزگای وەربگرین و بە تایبەتی برایانی عەرەبیش ناوێ داوای پارێزگای کەرکووک بکەن نەک لەبەری حەقیان نییە جارەوان 7 ساڵ 2 دەورەیان بەڕێ خستووە حەق نییە ئەوان داوای پارێزگا ئەگە برایانی تورکمانیش داوا بکەن کاکە ئێمە شۆڕشمان کردو قوربانی کەرکووک دەیان شەهیدمان داوە باسی ڕابردوش ناکەم شەڕی داعش ئاسایشی پێشمەرگی کوردی نەبووە ئیداری کوردی نەبووە کێ کەرکووکێ پاراست بۆیە تکاتان لێ دەکەین وەرن با ڕێک بکەین لە بینی خۆمان ئەو شارە خزمەت بکەیت زۆر باشە زۆر بەڕێز دژوار فایق نوێنەری حکوومەتی هەرێم لە لێژنەی مادەی 140 گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵ ماشۆتان